پێمان باش بوو دوهامین ئامارەکان لە هەرێمی کوردستان بە بەڕێستان ڕابگەینین کە بەردەوام کار و چالاکیەکان و هەموو ئاستەکانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران تا دەگاتە وەزارەتەکان و پارێزگاکان و بەڕێوەبەرایەتە گشتیەکان و هەموو قەزا و ناحیەکان و ئیدارەکان بەردەوامە و هەموو لایەک بە سوپاسەوە خەریکی ڕوبەڕووبوونەوە بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیەن بۆ کۆنتڕۆلکردن و ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە. بەڕێزان پرۆسەی کەرەنتینکردن و جیاکردنەوە و چاودێریکردنی هەموو ئەو کەسانەی کە لە وڵاتانی قەدەغەکراوی گەڕاوە یان بڵێن ئەو وڵاتانەی کە لە لیستی وەزارەتی ناوخۆ بۆ چاودێریکردنی تەندروستی دەگەڕێنەوە هەموو ئەو وڵاتانە ئێستاش بەردەوامە، بەڵام ژمارەیەکی زۆریش ماوەی 2 هەفتەیان تەواو کرد گەڕانەوە ماڵەوە لە کۆی 3064 هاوڵاتی لە 29 شوێنی کەرەنتین کراو کە ژمارەی شوێنەکان 2 شوێن کەم بۆتەوە لە 31 شوێن بۆتە 29 شوێنی تەنها 953 هاوڵاتی لە هەرێمی کوردستان ئێستا لە ژێر چاودێری تەندروستیە لە کەرەنتین کراوەکان 2111 هاوڵاتی دەرچوون بە تەندروستێکی باشەوە بەرەو ناوماڵ و خانەوادە و خێزانەکانی خۆیان. بەڕێزان لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو 154 تێستی پشکنینی تاقیگەیی کراوە کە بەشێک لەوانە بۆ هەندێک لە گومان لێکراوان بووە کە لەلایەن تیمەکانی پزیشکی لە شوێنەکانی کەرەنتین ویان لە نۆڕینگەکان و لە لایەن نۆڕینگەکان یانش لە بنکە و دام و دەستگا و تەندروستیەکانەوە ڕەوانەی سەنتەری کۆڕۆنایەکان کرایە لە شارەکانی دهۆک، هەولێر، سلێمانی و لە قەزا و ناحیەکانەوە بە هەمان شێوە ئەم بەڕێزانە کە لە کەرەنتین کرانەوە ماوەی 2 هەفتەیان تەواو کردووە دەستکراوە بە تێستکردن بۆ ئەم بەڕێزانە بۆی پێشەوەی بچنەوە ناو ماڵەکانیان گەرنتی ئەوە بکەین کە هەڵگری ئەم ڤایرۆسە نین. بۆیە لە کۆی گشتی 154 تێست لە هەرێمی کوردستاندا وەکو باسمان کرد تەنها 2 حالەتی پۆزەتیڤ لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا هەبووە کە ئەمڕۆیە حالەتێکیان ئەمڕۆ بەیانی ڕامانگەیاند کە قوتابیەکی 19 ساڵانە بەداخەوە هەڵگری ئەم ڤایرۆسە بوو کە ئەم بەڕێزە لە هەمان خانەوادەی توشبوویەکە کە هەمان توش بوو پێشتر لە توشبێکی ترەوە ئەم هەڵگری ڤایرۆسەی وەرگرتووە کە لە پێشتر لە جانی سپارت لە شاری سلێمانیدا. هەروەها حالەتی دووەم پیاوێکی تەمەن کە هەر ئێستا پشکنینەکەی دەرچوو دوای تاکیدکردنەوە پیاوێکی تەمەن 64 ساڵە لە ناحیەی ئاشتی سەر بە قەزای کۆیە و ئەم بەڕێزە لە هەمان خانەوادەی ئەم بەڕێزە توشبەی دوێنەی شاری هەولێر کە ئەم بەڕێزە قوتابیەک بوو لە وڵاتی ئێران دەخێنێت دوای ئەوەی کە پۆزەتیڤ دەرچوو دوێنێ هەموو ئەم خانەوادانەی ماڵی خۆیان و ئەو ماڵانەی کە سەردانی کردووە و میوانداری کردووە ئەم بەڕێزانە لە کرانە ناو کەرەنتین و پشکنین بۆ هەرهەمووی ئەنجامدرا بەداخەوە یەکێک لەوانە بەرکەوتەی بووە بەهۆی ئەوەی مانەوەی لەگەڵ ئەم توشبووەدا تازە ئەم دەرەنجامە دەرچوو. بۆیە ئێستا تەنها 2 حالەتی پۆزەتیڤ ئەمڕۆکە کە یەکێکیان بەیانی بوو ڕامانگەیاند و ئەم حالەتە شەر ئێستا پشکنینەکەی دەرچوو و ڕەوانەی داخلبوونی نەخۆشخانەی تایبەت دەکرێت بۆ چاودێریکردنی تەندروستی هەرچەندە لە کاتی ئێستادا دەتوانم بڵێم ئامارەکان لە کۆی گشتی 16 حالەتی پۆزەتیڤی توشبوو لە هەرێمی کوردستاندا کۆی گشتیە کە بەداخەوە یەکێک لەوان جانی سپارت و 15 حالەتیش لە ئێستادا لە نەخۆشخانەکانن کە تەنها حالەتێکیان بە تەواوەتی چاک بۆتەوە و ڕەوانەی ماڵەوە کراوە و 14 حالەتەکانی تر هەمویان تەندروستێکی باش و جێگیریان هەیە و ئینشاءالله بە تەندروستێکی باش و بە ساغ و سەلامەتی دەگەڕێنەوە دوای ئەوەی پرۆسەی چارەسەرکردن تەواو دەبێت بە جێرەی ڕێنماییەکی پزیشکی چاودێریەکانیان لە ماوەیەکی دیاریکراودا دوای چەندین جار تێستکردنەوە و بە جێرەی ئەم ڕێنمایە پزیشکەی بڕیاردراوی نێودەوڵەتی هەیە لەسەر ئەم ڕێرەوە ئینشاءالله دەگەڕێنەوە ناو خانەوادەکانی خۆیان. لە کاتی ئێستادا وەکو باسمان کرد تەنها 15 حالەتی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا هەیە کە 5 حالەت وەکو باسمان کرد لەگەڵ لە شاری هەولێر دەستنیشان کرا و 10 حالەتیش لە شاری سلێمانی و حالەتێکیش بەداخەوە گیانی لەدەستدا و دوایەمین هەڵگری ئەم ڤایرۆسە ئەوەی ئێستا بوو کە باسمان کرد 64 ساڵ تەمەن
لە ناحیەی ئاشتی سەر بە قەزای کۆیە دوای ئەوەی کە ئەم بەڕێزە لە هەمان خانەوادەی ئەم نەخۆشەی دوێنەیە کە هەڵگریان ڤایرۆسە بوو لە وڵاتی ئێران گەڕاونەتەوە زۆربەی زۆری ئەم بەڕێزانە لە وڵاتی ئێران گەڕاونەتەوە و یان بەرکەوتەی کەسێکی گەڕاوە لە وڵاتی ئێران بووە و لە زۆر بەشیان لە کەرەنتینەکاندا لەژێر چاودێری پزیشکیدا دەرچووە. بەڕێزان نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنای نوێ من بە دەرفەتی دەزانم کە هاوڵاتیانی خۆشەویست هۆشیار بکەینەوە کە ئەم نەخۆشیە پاڵپشتی هەموو لایەکیە. سوپاس بۆ ئەوانەی تا ئێستا لە هەموو داوام دەستگا پەیوەنددارەکان هاوڵاتی ڕێکاری پێویست و باش و تەندروستیان گرتوتە بەر، بەڵام نیگەرانین لەوەی کە تا ئێستاش هەندێک هاوڵاتی بەداخەوە ڕەنگە جددیەتی ئەم نەخۆشی ئەم ڤایرۆسەی وەرنەگرت بێت و من دەمەوێت لێرەدا ڕوونکردنەوەیەک بدەم چونکە ئەم پرسیارە زۆر دەکرێت کە ئایا ئەم نەخۆشیە بە چەند کەسێک و چەند هەڵگرێک و چەند کەسێک لەوێ و لەوێ ئەوەندە دەهێنێت کە لە حادیسە سیارە لە نەخۆشیەکانی دڵ و جەڵتە و چەندین نەخۆشی تری درێژخایەن ڕێژەی مردن ڕەنگە زیاتر بێ. من دەمێ ئەم وەڵامە لە ڕووی زانستی و تەندروستی گشتیەوە هاوڵاتیان هۆشیار بکەینەوە کە ترسناچی ئەم نەخۆشیە لەسەر جیهاندا ترسناچیە لە تەشەنەکردنی نێودەوڵەتی لە تەشەنەکردنێتی وەباعەکە لەسەر ئاستی شارۆچکە لەسەر ئاستی وڵاتەکان کە ئەو کات ڕەنگە کۆنتڕۆڵکردن زۆر زەحمەت بێ و زۆر قورس بێ. بۆیە هیوادارین لە کاتی ئێستادا زۆر گرنگە هاوڵاتی بەشێکی گەورەی کۆنتڕۆلکردنی ئەم نەخۆشیە بێ و زۆر زەحمەتیش نییە. داوا دەکەین هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیاندا بمێننەوە، هاوڵاتیان تا بکرێ کەمترین جوڵە و کەمترین دەرچوون. ئەگەر زۆر 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 پێویست نەبێت پێویست بە دەرچوون و پێویست بە شوێنی قەرەباڵغ و ناوبازار و ئەم شوێنە گشتیانە ناکە. حکوومەت هەرێمی کوردستان ڕێکاری پێویستی لە پێدانی پشوو ماوەیەکی درێژ داوە، لە داخستنی قوتابخانەکان و زانکۆ و شوێنە گشتەکان داوە، زۆربەی شوێنە گشتەکان داخراون. ئەوانە هەمووی بۆ ئەوەیە کە هاوڵاتی بەرکەوتەی شوێنی قەڵەباڵغ نەبێت چونکە بەڕاستی ترسناچی گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە بەرکەوتەیە و زوو دەستسوستن و ئاگداربوون لە نزیک نەبوونەوە لە کەسێک کە گومان لێکراو بێ یان ئەو کەسانەی کە بە تایبەتی لە گەشتەکاندا هاتوونەتەوە. هیوادارین هاوڵاتیان نەک بە شێوازی ترس و تۆقاندن بێ بەڵکو بە شێوازی ئەوەی کە گرنگی ئەم کۆنتڕۆلکردنی نەخۆشیە لە دەست هاوڵاتی خۆیتی هەموو تاکێکی کۆمەلگا بۆ خۆیتی بۆ خێزان و ماڵ و منداڵەکەیتی اینجا بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و دەبینن کە لە چەندین شوێن لە وڵاتی دنیادا لە وڵاتە زۆر پێشکەوتەکاندا شوێنێک شارێک هەرێمێک تەنانەت جاری وهەیە هەموو دەوڵەتەکە جیاکراوەتەوە و هاتوچۆی قەدەغە کردووە. هیوادارین گەشتکردن و سەفەرکردن لە نێو شارەکان هەروەها بۆ دەرەوەی وڵات تا بکرێت کەم بکرێتەوە و هەر نەکرێت ئەگەر پێویست نییە چونکە سەردانەکان میێوەنداریکردن دەرچوون دەکرێت بە شێوازی تەلەفۆن و پەیوەندیەکان و ئامرازەکانی پەیوەندیکردن دابێت. بەڕێزان بڕیارەکان و ڕێنماییەکان بەڕێستان بینیتان لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بە توند و تۆڵکردنی ڕێکارەکاندا ئەنجام دەدرێت و بە سوپاسەوە لە دوهامین کۆبنەوەی لیژنەی باڵای بەرەنگاربوونەوە و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە سوپاسەوە خودی بەڕێز جەنابی سەرۆک وەزیران ڕەزامەندی دەربڕیوە کە هێشتان بودجەی زیاتر و ئیمکانیەتی زیاتر بخرێتە بەردەست لایەنە پەیوەنددارەکان بە تایبەتی بۆ وەزارەتی تەندروستی بۆ دابینکردنی پێداویستی پزیشکی و بۆ ڕێگەگرتن و بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیە چونکە بەڕێستان دەزانن هاوڵاتی پلەی یەکەمە بۆ دووربوون لە نەخۆشیە. هەروەها بە بەڕێستان ڕادەگەێنین کە لە کاتی ئێستادا ژمارەیەکی تێست هەیە و ژمارەیەکی باش لە پشکنەکانی تاقیگە هەیە کە ڕۆژ بە ڕۆژ لە هەوڵی بەردەوامداین بۆ زیاتر پەیداکردنی پێداویستی پزیشکی بە تایبەتی پشکنین بۆ هەموو ئەوانەی لە کەڕەنتینن پێشەوەی بگەڕێنەوە ماڵەکانی خۆیان. من دەمەوێت لێرە ڕای بگەینم کە لە ماوەی پشووی بڕیاردراو کە لە بەیانیەوە پشووە تا ئەو ماوەی ڕاگەیاندراوە دەمەوێت پێتان بڵێم وەکو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ چەند بڕیارێکمان دەرچواند کە ئەمەش بریتیە لە بەردەوامبوونی ئێشکگریەکان و فریاکەوتنەکان و خزمەتگوزاریە فریاگوزاریەکان بە تایبەتی لە بەشەکانی فریاکەوتن لە نەخشانە فریاکەوتنەکان هەروەها لە نۆڕینگەکانی 24 کاتژمێری کە بە شەو ڕۆژەیە نۆڕینگە دەرەچیەکان تەنانەت نۆڕینگە ڕایشکاریەکان و نۆڕینگە ملیەکان تاوەکو هاوڵاتی لە ماوەی پشوودا ئەگەر پێویستی بە خزمەتگوزاری پزیشکی بێت بێبەش نەبێت.
ومن لێرەوە دەمەوێت ئەوە بڵێم کە ئەوە تەنها بۆ حالەتی پێویست و حالەتی تنگانە و حالەتی زۆر ضرورە. هیوادارین کە هاوڵاتی لێرەدا پەیامێکمان هەیە بە تایبەتی ئەم شەو ڕای بگەینین کە هاوڵاتی ئەگەر زۆر پێویست نەکا بارەکەی باری ساردە دەکرێت دوا بخرێ لە مانجی داهات و لە چەند ماوەیەکی تری دواتر ئەم نەشتەرگەریە بکە یان ئەم نەخۆشیە چارەسەکە کە باری ساردی پێدەنێن باری تەنگاوی و باری فریاکەوتن نییە دەکرێت هاوڵاتی قەرەباڵغی لە ناو نەخۆشخانەکان نەکات ویان لە نەو ڕینگە تایبەتەکان لە کلینیکەکان و بە تایبەتیش لە نەخۆشخانە ئەهلیەکان تاوەکو بەرکەوتنی نەخۆش و قەرەباڵغی نەخۆش تا بکرێت کەم بکرێتەوە. بۆیە بەڕێزان ئێمە هیوادارین کە هاوڵاتی ئەگەر پێویست نەبێت ئەوە ڕوو لە نەخۆشخانەکان نەکات بە تایبەتیش بۆ سەردان و هاوڵ کە ئەمە بە بڕیاری وەزارەتی تەندروستی قەدەغە کراوە. هەروها دەکرێت ژمارە 122 هێڵی فریاگوزاری کە لە کاتی ئێستادا خزمەتگوزاری پەیوەندیکردنە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا هەموو هاوڵاتیان دەتوانن لە ڕێگەی پرسیار و گەیاندنی زانیاریەکان و وەرگرتنی هەر هەواڵێک بۆ گەیشتنی تیمەکانی وەڵامدانەوەی خێرا لە هەموو هەرێمی کوردستاندا ژمارە 122 ئێستا لە خزمەتی هاوڵاتیاندایە بۆ ئەم ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی کۆڕۆنا. بەڕێزان ئێمە وێڕای ئەوەی کە بە سوپاسەوە بە ڕێبەرایەتیە گشتیەکانی تەندروستی بە ڕێژەیەک دابەزاننی نرخی چەند خزمەتگوزاریەکیان داوە و هەندێک بڕیاری داخستنی هەندێک لە سنتەرەکان کە پێویست نییە لە کاتی ئێستادا بکرێتەوە بە تایبەتی لە جوانکاریەکان و هەندێک سنتەری تر هەروها ڕێژەیەک لە خزمەتگوزاریەکانی ئەهلی لە نەخۆشخانەکانیان دابەزاندووە. هیوادارین هیوادارین بە سوپاسەوە نەخۆشخانە ئەهلیەکان هاوکار بن لەو ماوەیەدا کە پشووە هاوڵاتیان ئەرکی قورسی سەر هاوڵاتی کە لە کاتی پێویست بێت لە نرخەکاندا بێنتە خوارە. بۆیە ئێمە بە گشتی بە شێوەیەکی گشتی هەموو خزمەتگوزاریەکانی کردی تایبەت ئەمڕۆ بڕیارمان داوە کە لە 125 نرخەکان بێتە خوارەوە لە بەرەوەی ئەم ماوە درێژە پشووە ڕەنگە هاوڵاتی بە ناچاری ڕوو لە نەخۆشخانەیەک بکە ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پاڵپشتێک ئەم داشکانەی داوا کردووە و بڕیاری داوە لەسەر نەخۆشخانە ئەهلیەکان. جارێشتر من سوپاسی هەموو لایەک دەکەم و دەمەوێت جارێشتر تاکید لەوە بکەمەوە کە لە کاتی ئێستادا دووربوون لە قەرەباڵغی و دانیشتن لە ماڵەوە و خۆ کەڕەنتینکردن لە ماڵەوە و دەستشتن زۆر سێ هۆکاری سەرەکیە بۆ ڕێگرتن لە توشبوون بەم ڤایرۆسە.